ئەم کانیا بۆ دانیشتوانی گوندی شوێی بانە نیعمەتێکی گەورەیە. ئەگەر ئەوە نەبا بەشی خواردنەوەش ئاویان نەبوو. ژنانی گوند لێرە شتومەکەکانیان دەشۆرن و پیاوانیش بەشی خواردنەوە ئاو دەبەنەوە بۆ ماڵەکانیان. ڕۆژانە کەمتر لە 2 کاژێر ئاو دەدرێت بە ماڵەکانی ئەو گوندە. دەیەکی وەکو شوێ 700-800 ماڵ بەرەو زۆرتری ژەڕوات منبعێکی چکۆلەی ئاو بەشی هیچ شتێک ناکات لە ڕۆژە بە ئێواران سەعاتێک ئاو هەیە، تازە ناگاتە سەعاتیش بەیانیان سەعاتێک ئەسەن ناگاتە هیچ شوێنێک. هیچ وەختێک بیرماندا نەخستووە، ئیسە بیرماندا خستووە ئالم ڕۆژانەیە بە حاڵ ئاوی تایە. ئەمجا ئاوی ناودێشمان هەیە بەس ئیکەن و ئیسفادەی نییە، سەعاتێک دێتەوە، دوای سەعاتێک بەسەن کارە بە سەعاتێک فریا هیچ کارێک ناکەوی. تاوەکو چەند ساڵی پێش شوێ بە ئاوی زۆرەوە بەناوبانگ بوو. سەرچاوەی ئاوی سەرزەوی ئەوەندە زۆر بوو دانیشتوانەکەی بۆ چاندنی برنجیش پێویستیان بەوە نەبوو ئاوی ژێرزەوی دەربێنن. بەڵام ئێستا بیریش لێ دەدەن بەشی ئاودانی گەرم و باغەکانیان ئاویان نییە. ساڵان زوو لەخوا بەزیابێ ئاو زۆر بوو، برینجەکرا هەموو شتێکەکرا. ئێستا ئاوی ناودێ شوێیە وای لە هاتیوە زۆر کەم بووە، ئاوەکان دەری ناهێنێ بۆ زەمینی کەشاوەردەکەمان، مەجبور ئێمە چاڵامان لێ ئاون. ئاوی کەرتی کشتتوکاڵ لێرە و لا زۆربەی گوندی دیکەش کراوەتە نۆرە. جوتیارانی شوێ دەڵێن بەسی 40 ڕۆژ جارێک چەند کاژێر ئاویان پێدەدرێت و پێش ئەوەی لە ئاودانی زەویەکان ببنەوە دەبڕێت. بەمانجێک کەڕەتێک نۆرەمان دەگاتێ کە بەمانجێک نۆرەمان دەگاتێ میراویشمان بۆ گرتووە سەرپەرستی ئاوەکەمان بۆکە هەر وەختێکیشکە هاتەوانێ بە تبقی هێکتارەکەی خۆت ئاوت دێنێ و بە سەعات و کە تەواو بوو ئیتر لێوە بی و لێ نەبیەوە ئاوی خۆتیان لێ وشە کردووی و ئەو دەڕوا هەتا مانجێکی تر نۆرە ناگاتێ. گوندی شوێ بەو هەموو سەرچاوانەی ئاوەوە وای لێ هاتووە دانیشتوانەکەی بەشی خواردنەوە و ئاودانی زەویە کشتتوکاڵیەکانیان ئاویان نەبێت. دۆخی گوندەکانی دیکە زۆر لەوە خراپترە. تەنیا لە پارێزگای سنە 551 گوند بێ ئاون، 150یان بە تانکەر ئاویان بۆ دابین دەکرێت.